هەڵبەت دەچینە چۆمان یاخود قەزای سۆران و ئەو ناوچەیە کێشەیەکیان هەبوو لە ماوەی ڕابردوودا کە کێشەی خۆڵ و خاشاک بوو. ئێستا لە هاوکارانمان دەڵێن بەڕێز لوقمان وەردی سەرۆکی لیژنەی شارەوانەکان لە پەرلەمانی کوردستان لێوە لە ڕێی سکایپەوە لەگەڵمانە. سڵاوت لێبێ کاک لوقمان، ئەم کاتت باش. ئەو کێشەی خۆڵ و خاشاک و ئەو کێشە خزمەتگوزاریانی لەو دەڤەرە هەبوو کە ئێستا خۆشت لەوێی چی کراوە بۆی و چۆن چارەسەر دەکرێت؟ بەڵێ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی عزیزی کورسات. بێگومان ناوچەی سۆران ناوچێکی فراوانە ئاکا سنووری چەند قەزایە کە گرێتەوە، قەزای چۆمان، قەزای ڕەواندوست، قەزای مێرگەسۆر و مرکزی قەزای سۆران و نەحیەکانی دەوروبەری ناوچەیەکی سنووریە و هاوسەیە لەگەڵ ئێران لەگەڵ وڵاتی تورکیا. ئەم ناوچەیە وێڕای ئەوەی کە ناوچەیەکی فراوانە، بێگومان ناوچەیەکی گەشتیاریشە کە خوای گەورە سروشتێکی جوانی بەم ناوچەیە بەخشیوە. ساڵانە ژمارەیەکی هێزگار زۆر گەشتیار ڕوو لەم ناوچەیەکەن. لە ساڵانی ڕابردوودا بۆ چارەسەرکردنی ئەو خۆڵ و خاشاک و پاشماوانەی کە لە ناوچەکە دروستە بن، کۆمپانیایەک با بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان گرێبەستی لەگەڵ کۆمپانیایەک کردووە بۆ چارەسەرکردنی خۆڵ و خاشاک و کۆکردنەوەی. بەڵام لە ڕاستیدا ئەم شێوازە لە ساڵانی ڕابردوودا کە پێی ڕەوکراوە ڕاستە خۆ درراوەتە کۆمپانیایەک بەبێ ئەوەی کە پێشبڕچێ لە نێوان چەند کۆمپانیایەکە بوو بێ و ئەم کۆمپانیای کە کاری کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی لەم ناوچەیە کردووە ئامێر و ئالیاتی پێویستی لەبەردەست نەبووە و هەروەها خۆڵ و خاشەکەی بە شێوازێکی تەندروست و زانستیانە چارەسەر نەکردو کە پێویست بووە بڕیار بوو کە با بڵێن کارگەیەکی دووبارە سوود لێوەرگرتنەوە یان ڕیسایکلین لە ناوچەی سۆراندا بمەزرێت بۆ ئەوی بتوانێت ئەو پاشماوانەی کە ئەکرێت دووبارە سوودیان لێوەرگرن وەکو کاغە، وەکو شوشە، وەکو نایلۆن، وەکو کاغاز، وەکو بەشێکی بکرێتە پەین و سەمادی چیمیایی سوودی لێوەربگیرێ. بەڵام ئەم کارگەیە دروست نەکراوە. ئەو شێوازەی کە ئەم کۆمپانیا لەو ناوچەیە بەکاری هێناوە شێوازێکی تەندروست نەبووە. خۆڵ و خاشەکەکە ژێرگەڵ نەخراوە، بەڵکو ڕاستە خۆ فڕێدراوە ناوچەکەن یاخود سووتێنراوەکە بەم شێوەش هەم ژینگەی ناوچەکەی زیاتر پیس کردو، هەم بۆتەن مای ناڕزایی هاوڵاتیان. وێڕای ئەوە ناوە ئەم کۆمپانیایە با بڵێ پارەی کرێکارەکانی وەکو پێویست نەداوە، بۆیە ئەمەش بووە تەمای ئەوەی کەوا کرێکارەکانمان بگرن و خۆڵ و خاشاشیش زۆر لەم ناوچەیە کۆ. کاک لوقمان، پێتان وایە بەدابینکردنی بودجە بۆ کۆمپانیای کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لەو ناوچەیە تا چەند ئەتوانرێت بە شێوەیەکی زانستیانە کە ئەمە زۆر گرنگە بۆ لە ناوبردننی خۆڵ و خاشاک بە شێوەیەکی زانستیانە و سەردەمیانە ئەو خۆڵ و خاشاکانە لە ناو ببرێت، واتە کواڵیتی کارەکانی ئەم کۆمپانیا چۆنە؟ ئەو کۆمپانیایی کە ئێستا کارەکانەکە و لە ساڵانی ڕابردوش کردوێتی تاکومان جدووی ئەم با بڵێن ساڵی داهاتوو بەردەوامە بێ، لە مانجی دووەوە گرێبەستی تازە ڕائگەیەندرێ بۆ ئەوەی بە شێوازێکی با بڵێن ئاشکرا بۆ چەند کۆمپانیایەک بێن تەندەرین ئەدرێ بۆ ئەوەی بتوانێت پێشبڕچێ بکرێ. من پێم وایە بێ مەرجەکان با بڵێن مەرجی دروست و با بڵێن باشتر دیاری بکرێت لەوەی کە لە پێشودا هەبوو و دروستکردنی کارگەیەک بۆ دووبارە سوود لێوەرگرتنەوە ڕیسایکلین بکرێتە مەرجی سەرەکی و هەروەها دانانیانی ئەو کۆمپانیای کە گرێبەستەکەی بۆ دەرەچێ ئەبێت ئامێری پێویستی لەبەردەستدا هەبێ و هەروەها ئەبێ بەشی ئەوەندە سەرمایی هەبێ کە بتوانێت ئەگەر سلفەیەک لە سلفەکانی بەهۆی جۆرێک لە قەیرانی دارایی دواکەوت نەبێتە مای ئەوەی کەوا موچەی کرێکارەکانی نەدات. چونکە ئەمە بێگومان ئەبێتە مای مانگرتن و دیسانجاری خۆڵ و خاشاکێکی هێزگار زۆر لەم ناوچەیە کۆ ئەکرێتەوە. بۆیە ئەمانە و چەندین مەرجی تر کە ئێمە لە نزیکەوە کاتی خۆشی لە ڕێگای نووسراوێک وەکو لیژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان ئاراستەی وەزارەتی شارەوانیمان کردە بۆ دیاریکردنی ئەو ڕێکارە تەندروستیانی کە پێویستە لە گرێبەستی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک با بڵێن لەبەرچاو بژینێت. بۆیە ئێمە ئومێدەوارین کە وا بڕیارە لە سەرەتای ساڵی تازە با بڵێن تەندەرین دابەش بکرێت بۆ ئەوەی چەند کۆمپانیایك بێن پێشبڕچێ بکەن. بێگومان لە ڕابردوودا ئەم حاڵەتە ڕاستەوخۆ بە شێوازی تەنفیز مباشر دراوەتە کۆمپانیایك، بەڵام ئەم جارە وا بڕیارەکە چەند کۆمپانیایك مشارەکە بکەن بۆی بتوانن ئەو مەرجانەی کە پێویستە لەم سنوورەشدا هەبێ بۆ ئەوەی ژینگەی ناوچەکە بپارێزێت، چونکە ناوچەکە ناوچەیەکی گەشتیاری و شاخاوی و سەختە. چەند مەرجێکی تەندروستی باشی تێدا بێت کە تەنها لە سۆران و نەک تەنها لەو دەڤەرەی کە ئێستا جەنابەت لەوێی بەڵکو زۆر جار دەبیستین ئەو کۆمپانیایانەی ئەرکێکی ئاوا گشتیان لە ئەستۆیە تەندەرەکانیان بۆ دەرچووە، بەڵام حکوومەت بودجەیان نایاتێ
ئەوانیش پارێم هەموو کرێکارە چۆن دابینەکەن ئێوە وەکو لیژنەی شارەوانەکان لە پەرلەمانی کوردستان چۆن دەتوانن هاوکاری حکوومەت بن ئەم کارە ڕێک بکەنەوانێ کاتەکەی کاتی وەرگرتنی بودجە پێدانی بودجە بە کۆمپانیاکان ڕێک بخەنەوانێ بۆ ئەمە چارەسەر ناکرێت. بێگومان کاتێکە گرێبەستێک لە نێوان کەرتی تایبەت یاخود لەگەڵ حکوومەتە کرێ ئەبێ کۆمەڵێک مەرجی تێدایە کۆمەڵێک حقوق و با بڵین ماف و ئەرچیشی تێدا دیاری کراوە ئەرچی حکوومەتەکە ئەو بڕەپارەی کە لەسەری ڕێکەکەون ماگانە لە کاتی خۆی دابدا بەڵام خۆتان نزانن لە وڵاتی ئێمەدا بەتابێت لەو ساڵانی دواییدا وڵاتەکەمان ڕووباری با بڵین دووچاری قەیرانێکی دارایی قوڵ بۆ بۆیە چەند جارێک ئەم سلفانە لە کاتی خۆی نەئەدرا بۆیە من تاکید لەوە ئەەکەمەوە کە پێویستە ئەو کۆمپانیایی کە تەندەرینەکە پێشکەشکە بەشی ئەوە سەرمایی هەبێ کە ئەگەر سلفەکە لە کاتی خۆشی کە هەرچەندە ئێمە جەخت دەکەینەوە بێ و مافی خۆیانە کە سلفەی لە کاتی خۆ بدرێ بەڵام ئەگەر لە کاتی خۆی حاڵەتێک کاتە پێش نبێتە مای ئەوەی کەەوە یەکسەر کۆمپانیاکە مافی کرێکارەکان نەدا ئەگە سەرمایەکی وای لە بەردەست بێ من تەسەوڕەکەم ئەو حاڵەتانە دووبارە نەبێتەوە بۆیە ئەمە تایبەتە ئێمە باس لە سنووری سوارانەکەی حکوومەتی کوردستان لەم ساڵ بۆ ساڵی ئایندا بۆ گرێبەستی 3 ساڵ بڕی 30 ملیارد دیناری تایبەت دەرخان کردووە بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و چارەسەرکردنی خۆڵ و خاشاک لەم سنوورە بۆیە ئێمە جەخت دەکەینەوە ئەکیید لە نزیکەوە چاودێری ئەم گرێبەستە ئەکەینە بێ بە شێوازێک بێت هەموو ئەو کەم کوڕیانی کە لە ساڵانی ڕابردوودا لەم ناوچەیە کراون با بڵین دووبارە نەبێتەوە بێگومان ئەم کەم و کوڕیانەوەی ڕایەوەیکەوە لە بواری کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و چارەسەرکردنی گرفت بووە لەبەرەوە تەنفیز مباشر بووە لەبەرەوەی واستەی تێدا بووە لەبەرەوەی ڕاستە خۆ دراوەتە کۆمپانیەکان زیاتر پابند بووینە بە ڕازیکردنی دڵی بەرپرسانی ناوچەکە بۆیە زۆر جار تەنانەت دامەزرانی کرێکارەکانیش لەسەر ئینتیمای با بڵین حیزبی بووە ئینتیمای حیزبێکی دیاریکراو لە ناوچەکەدا کرێکار لەم کۆمپانیەدا فرسەتی کاری بۆ ڕاستەوە ئێمە ئومێدوارین لەم حاڵەتەدا ئەمە کۆتایی. کاک لوقمان وەردی سەرۆکی لیژنەی شارەوانیەکانی پەرلەمانی کوردستان سوپاس کە لەگەڵ مابووی دەستەکانت خۆش بێت.